خۆپێشاندان بۆ ژیان کە لە واشنگتن دەکرێت گرتبوونەوەیەکی ساڵانەیە کە لە 22 مانگی یەکی ساڵی 1974 دەستی پێکردووە بۆ ناڕەزایی دەربڕین و هەروەهاش هیوا بەوەی دادگای باڵای بڕیاری ڕۆوەید هەڵبوەشێنێتەوە کە بەپێی ئەم یاسایە لە 22 مانگی یەکی 1973 منداڵ لە باربردن لە ئەمریکا بوو بە یاسایی. ئێمە دەمانەوێت بە هەمووان بڵین کاتێک ژنێک دووگیانە منداڵێک لە سکیدایە نەک پارچە گۆشتێک. من هاتووم ناڕەزایی دەرببڕم لە پێناو ژیاندا. دایکم حاڵەتێکی لە باربردنی منداڵی هەبوو. من دەبواە دووچاری نەخۆشی مەخۆلی بوومە یان هەڵاوسانی دڕکەمۆخ، بەڵام ئێستا من زیندوم و لە قوتابخانە بەباشی دەخوێنم. هاوشێوەی خۆپێشاندانی ژنان بەڵام بە کارنامە و پشتیوانی جیاوازەوە لە سەرانسەری ئەمریکاوە دێنە واشنگتن بۆ بەشداری بوون و هەروهاش بۆ قسەکردن لەگەڵ نوێنەراندا لە کۆنگرس تا ئەم یاسایە هەڵبوەشێندرێتەوە. ژنێک لە خۆپێشاندانەکە دەڵێت لە تەمەنی ژێر 18 ساڵیەوە دایک بووە، بۆیە زیاتر پشتیوانی لەو خۆپێشاندانە دەکات و لەگەڵ خۆپێشاندانی ژناندا نییە. ئێوە نوێنەرایەتی من ناکەن، ئێوە لە جیاتی هەموو ژنان قسە ناکەن، لە باربردنی مناڵ ئازاری ژنان دەدات. هەموو ئەو ژنانەی کە من دەیان ناسم کە منداڵیان لە باربردووە زۆر پەشیمان بوونەتەوە. دەشێت خۆپێشاندانی ئەم ساڵ لە ڕووی تایبەتمەندیەوە ببێت بە ڕووداوەیەکی مێژوویی، چونکە بۆ یەکەم جارە جێگیری سەرۆکی ئەمریکا بەشداری لەم خۆپێشاندانە ساڵانەیەدا بکات. سەماد زەیی، دەنجی ئەمریکا.